ڕابردووی شاری هەولێر سنووری پارێزگای هەولێر کە پەیوەندیان بە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێر هەیە پێمان دەڵێت کە لەو سێ مانگە زیاتر لە 300 ڕووداوی جیاوازی ئاگرکەوتنەوە و ینی پێکدادانووی دی ئەو ڕووداوانەی کە ڕاستەخۆ پەیوەندیان بە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێر هەیە ڕووداوەکان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە لەگەڵ ئەوەشدا ڕووداوی جانە دەستدانیش کەمی کردووە تەنیا لە سێ مانگی یەکەمی ئەم ساڵە تەنیا یەک هاوڵاتی جانی لێدەست داوە لەسەر بابەتە دەمەوێت زانیاری زیاتر بۆ بگرم لە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێرم شاخەوان سەعید و تێبێژی ئەو بەڕێبەرایەتیم لە زانیاری زیاترمان پێدا کاک شاخەوان سوپاس ئەوەن دەرفەتە ئەگەر پێیان بڵێن ئامارەکانی سێ مانگی سەرەتای ئەم ساڵ چەند ڕووداوی ئاگرکەوتنەوە و ڕووداوی جیاواز کە پەیوەندیان بە بەڕێبەرایەتەکەی ئێوە هەیە کەوتوتەوە بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکان چما پێ دەڵێن بەخێر بێن ئامارەکانی ئەم ساڵمان لە مانگیەکەوە تا مانگی 315 حاڵەتمانە بووە زۆرترین حاڵەتی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە و ڕووداوەکانی کە تایبەتە بە بەرگری شارستانی لە مانگی یەکە هەمان بۆ ئەم ساڵ لە چاو ساڵانی ترەوە 196 حاڵەتمانە بووە و کەمترین حاڵەتیش کە لە مانگی سێ تۆمار کراوە 26 حاڵەتمانە بۆ سوپاس بخوای گەورە مانگی سێ کەمترین حاڵەتمانە بۆ تاکو ئێستا 26 حاڵەتمان هەبووە و یەک گیان لە دەستدانیشمان هەبووە و ئەم ڕۆژانی پشوش بڵێن لە یەکەم ڕۆژی جەژنەوە تاکو ئەمڕۆ 9 حاڵەت تۆمار کراوە 2 ئۆتۆمبیل سوتاوە و حاڵەتەکان تریش سوتانی ماڵان بۆ بەس گیان دەزانی نەبووە هیچ گیان دەزانێکمان نەبووە ئەو حاڵەتانی کە باست کرد ئەو ئەمارانەتنیە ئاگرکەوتنیان ڕووداوی دیکەشە هەموو ڕووداوی جۆرا و جۆرن لەو سێ مانگە حاڵەتێکی خنکانمان نەبووە و حاڵەتێکی لە ناو ئاگر خنکانی ناو ئاگرمانەوە ینی کەسێک لە ناو ئاگر بەهۆی دوو کەڵۆ خنکە و کەسێکیش بە منداڵێکی 7 ساڵانیش لە خەبات بەهۆی ئاوە خنکاوە دوو حاڵەتێکیان دەستدانمانە بوو. زۆر باشە کاک شاخەوان ینی ئەو حاڵەتی ئاگرکەوتنەوەانە ئەو ڕووداوانە هۆکارەکانی کە هەڵدەکشێ یاخود کەم دەکا و زیاد دەکە هۆکارەکانی بۆچی ئەوەیە کە هاوڵاتیان سیستەمی بەرگریان نییە یاخود لەو کۆگایانەی کە ئاگر دەکەوێتەوە یان با بڵێن سیستەمی سیفتی کەمە یاخود هاوڵاتیان هۆشارێکی وەکو پێویستیان نییە بە شێوە گشتەکەی بە سەریعی باسی بکەینەوە هۆکارەکانی ئاگرکەوتنەوەیان هۆکاری سروشتین یان قەزا و قەدەر و هۆکاری بەهۆی کەم تەرخەمە یاخود دەستی ئەنقەستە بەڵام ئەبینین ئەوانەی ئێستا زۆر بێ هۆکارەکان ئەوەیە کە کەم تەرخەمێکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە هەیە بەڕاستی بەداخەوە و ڕێنمایەکان ئێمە وەکو پێویست جێبەجێ ناکەن ئەو ڕێنمایانێک کە بڵاوێکەکەینەوە چ لە پەیجەکانی خۆمان چ لە میدیاکانەوە بڵاوێکەکەینەوە کە زۆر گرنگە هەموو لایەک پەیوەزم پێوەی و ئەو مەرجوو ڕێنمایانەی لە بیناکانە هەیە لە شوێنانەیە کە دروست ئەکرێت پێویستە ئێمە بە چ شێوازێک داوامانە پێی لەسەر نەخشا بەو شێوازە پەسەند کراوە بەو شێوازە دایبنن تاوەکو هەم خۆیان و ماڵ و گیانیان سەلامت بێت. کاکشاخۆن کۆتا پرسیاریانی ئەم وەرزی بارە و هاوڵاتن دەستن گەشت و سەیران ڕێنمای بۆ هاوڵاتیان چێ کە لە ماڵ و دەرێت ماڵەکانی سەلامت بن وە کە دەچنە دەشت و دەر و سەیرانکردن سەلامەتی جانی خۆیان پارێزن بەتەبێت لە ڕووداوەکانی خنکان بە دوور بکەونەوە. ڕێنمایەکانی من بۆ وەرزی بەهار و بە هاوین بڵین ڕێنمایەکانمان ئەوەیە ئێمە ئەو کەسانەی بە تەمای گەشتن سەرەتا لە ماڵەوە یەکەم شت بڵین غازەکانیان قفڵی غازەکانیان بگرنەوە بەی شێوەیە غاز نەکرێتەوە لە ڕئیسیشەوە هەم لە قفڵەکانیشە هەموو بگرنەوە دوو کارەباکانیان بکوژێنەوە و کاربانی پێویستیان نییە لە ماڵەوە بە زیادە ئیش نەکات گیزەرە پشتی گەورەیە سپلیتە ئەوانە بەکراوەی بەجێ نێڵن وەک پێویستە کە لەو کۆڵانە کەسێک کە سەفەرەکە چەند ماڵێک سەفەرەکەن پێویست ئاگەرێکێک ما بووە یان سەفەری نەکرد بوو جیرانێک ئاگادار بێ بەڕاستی زۆر حاڵەتمانە بۆ ماڵەکە سوتاوە کەس نەبە خەبەری ئێمە بدە و گرنگە ژمارەکانی ئێمە زۆر بزان بەڕاستی هاوڵاتیان و بۆ گەشت کە ئەسنە دەرەوە ئەو شوێنانی کە گەشتی لەکەن بە پاک و خاوێنی ڕای بگرن ئاگر بەکراوەی بەجێ نەهێڵن خەڵوز و فرێدانی جگەرە لە ناو ئۆتۆمبیلەوە ئەوە زۆر کاریگەرەوە هۆکارە بۆ ئاگرکەوتنەوە و خەڵوزی نێرگەلە و ئەو شتانی کەەوە ئەبنە هۆی زوو گرگتن چ ناو ئۆتۆمبیلەکانیان بێت لەو شوێنی کە ئاگری لەکەنەوە لە دەرەوە و نزیک ئەو شوێنان نەبنەوە کە ئاوی لێیە بەمبەستی مەلەکردن چونکە ئاوەکانی ئێمە پێشتریش باسمان کرد ئاوی کوردستان ئاوی ساردن و تاشەبەرد و تەنی ڕقی زۆر تێدایە ئەگە مەلەوانێکی چاکیشبی لەوەی بەهۆی تاشەبەرد و بەهۆی تەنی ڕقەوە
تووشی خوێنبەربوون و تووشی برین و قرس ببن بۆیە پێویستە وەخاستن ئەو منداڵانی کە نەخۆشی داون و ئەویانەیە ئۆتیزمیان هەیە ئەبێ زۆر ئاگاداریان بن کە نزیک ئاو نزیک شوێنێکی بەرز نەبنەوە تووشی هەڵدێران نەبن و ئەو ژمارانی ئێمە کە بڵاومان کردو 125 هەموو کاتێکراوە لە هەر حاڵەتێکە پێویستیان پێ بوو پەیوەندی بێمە بکەم بۆ ئەوەی ئێمە بە زووترین کات فریان بکەوین و نێرن ڕووداوی گەورەتر ڕوودا. دەستان خۆش سپاس. وەزانەکان مقدم شاخەوان سعید وتی بێژی بەڕێبەتی بەرگری شارستانی هەولێر سۆمە وەکو میوانەکەم ئاماژەی بۆدا ینی لە سەرەتای سێ مانگ ئەم ساڵ کەمترین ڕووداوی ئاگرکەوتنەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو مانکانی ڕابردووە کە کەمترین ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕووداوی نەخوازراویش لە مانجی ڕابردوو کە مانجی سێ بۆ تەنیا 26 حاڵەت لە سنووری پارێزگای هەولێر ڕویان داوە.